سڵاوتان لێبێت 14 ساڵ بەسەر خۆپیشاندانەکەی حەڤە شوباتی ساڵی 2011 تێپەڕ دەبێت لەو کاتەوە تا ئێستا نەک هیچ کام لە بکوژەکان نەدران بەدادکە بەڵکو تەواوی کەیسەکان داخران و هیچ کام لەو داواکاریانەی کە خۆپیشاندەران داوایان کرد جێبەجێ نەکراو لە ئێستادا داواکاری و خواستی خەڵک زۆر زیادی کردووە بە شێوەیەک ئێستا هاوڵاتیان خۆپیشاندان بۆ وەرگرتنی موچە دەکەن لەم ڕۆژەدا دەچمە لای کەس و کار و هاوڕێ و هاوپیشەکانیان هاوپیشەی ئەو شەهیدانەی کە لە حەڤی شوبات و ڕۆژانی دواتر خوێنی خۆیان بۆ ئەم خاکە و بۆ ئازادی ڕشت دەمەوێت بزانم دوای 14 ساڵ ئەمان چی پەیامێکیان هەیە و چ پەیامێک ئاڕاستی دەسەڵاتدارانی هەرێم دەکەن لەگەڵماندا بن. وەکو باوکی شەهیدێک ئەفوو ببرە پێم خۆشە بزانم بۆچی ڕووداوەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر بوو بە مێژوو چی وای تایبەتمەندی کرد چی وای کرد کە ئەم بابەتە ئەم پرسە ئاوا ببێتە مێژوویەک و ڕابردوویەک. بەخێر بن سەرچاوم ئەوەی کە حەڤەی شوباتی کرد بە مێژوو یەکەم کەسە چاکەکانە ئەو خەڵکە و چاکە و چالاکەوان و ئینجا کەسوکاری شەیدانە کەسوکاری شەیدان سوورن یەک بە یەکیان نییە سوورن نییە کە ئەم بکوژانە بە دادگایی بکرێن سازش ناکەن بە خوێنی شەیدەکانیان ئیتر نییە هەرچی پارێز دنیا سەبتەکەن بۆ من نییە هەموو پارەی یەکێتی و پارتی بنە ماڵەکانیشیان و بە ئەم لە ئەولاکانیشیان بێن بە من نییە من لا خۆش نابم لەم دنیا و لەو دنیاش لا خۆش نابم. باوکی شەید سورکیە بەداخەوە کۆچی دوایی کرد نەگەیشت بە ئۆکۆڵێ ئامانجەکەی کە ئەوە بوو بکوژانی کوڕەکەی بەدادگایی بێت. طبعاً یاخوانیە ڕۆحی شاد بێت ئەو کاکسمایلیش باوکی شەید سورکیە و یەکێ بوو لە نزیکەکانی من لە خۆشەویستەکانی من کە دایم هاودەنگم بوو یعنی وەختی پرسەکان هاتای وەختی هینەکان هاتایە نیە یەکسەر خەبەرەکەی یا بە من ئەو پیاوە نییە بە ئاه و ناڵە و ئازاری نیە طبعاً نەخۆشی بە ئازاری ئەمانەوە سەرینایەوە بەس ئازاری ئەم دەسەڵاتە گەندەڵانەوە سەرینایەوە کە ئێمە خۆمان دامان نابوو بە دەسەڵاتی کوردی بەس ئەمانە دەسەڵاتی کوردی نەبوون ئەمانە غەزەب بوون بۆ کوردستان هاتن. یەکێک لە ئەو سیان زەمانگرتووی کە لە ماوەی ڕابردوودا بۆ 15 ڕۆژمانتان گرت تا چە پێتان وای ئەوە لێشکراوەی خەباتی مەدەنی بوون و هاوشێوەی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر. وڵی سپاس دەکەم بەنای خۆی گەورە جارێ وڵای ئێمە من لە حەڤەی شوباتە هەر بەردەوام بووم لە خۆپیشاندانە بووم ئەوە نەبێت تازە ئەمە خەباتێکی مەدەنیە دەستمان داوەتی ئەو کاتەش و ئەو کاتەش گەنجەکانی ئێمە پیان وا بوو کە ئەم دەسەڵاتێکی شکست خواردووە و داوایان کرد سیستەمی حکومڕانی لەم وڵاتە بگۆڕێ بەرەو باش سیستەمێکی باشتر و بۆی خزمەتی زیاتر خەڵکی کوردستان بکە بەڵام لە بەرامبەرە دەسەڵاتی کوردی سیستەمەکەی گۆڕی بە دەسەڵاتێکی ینی سیستەمی حکومڕانی گۆڕی بە دەسەڵاتێکی شکست خواردووی گەندەڵی تا سەر ئێسقان خراپ دوژی ئەم میلەتە و ئێمە هەر بەردەوام بووینە ینی لەو کاتەشە من خی گەورە لێی خۆش بێ کاشێخ زایر ئەو ڕۆژەی کە سورکیە و شەهید بوو بەڕاستی پێکەوە لە بەردەستی سراوە ساوین کاتێک کە بە سیارەکان بینیارەکانی ناوە بۆ ناربەرەوە خەستەخانە کاکشێخ خی گەورە لێی خۆشبێتی ئاخوا جەرگی چ دامە ئەوێ سووتە نەیزانین جەرگی کوڕەکەی خۆیەتی بەڕاستی یعنی بەڕاستی دوایی کە من شەوم بینی بیست کەشتێکی وا ڕوویداوە خۆم یعنی هەناسەم بۆ دەرناها و قەناعەتکەی لەوا وەستاوە خەمی ئەوەیەتی جەرگی چێ سووتاوە نەیزانین جەرگی کوڕەکەی خۆیەتی نەیزانی کوڕەکەی خۆیەتی بەڕاستی لە کاتێکدا بەداخەوە جەنابی ئێستا کۆچی دوایی کردووە ساڵێکی شەبێت بە ئاواتەکەی نەگەیشت ئەوەش ئەوە بوو کە تاوانباران و بکوژەکانی کوڕەکەی بەدادگا بترێت. خۆی گەورەترین کێشەی ئێمە ئەمە بوو یعنی ئێمە کۆمەڵێ حیزب کە ئەو کات کۆمەڵێ کەسایەتی و خەڵک چوونە دەسەڵات ئەو کات بڵێم بوون بە پەرلەمانتار و لەگەڵ دەسەڵاتە ڕێکەوتن بەڵام ڕێکەوتنەکان لەسەر ئەساسی ئەوە نەبوو کە
تەقەکەرەکان بکوژەکان بدرێن بە دادگا بەعکسەوە ئەوان ڕێککەوتن لەسەر بەدەستنانی پۆست و ئیمتیاز ئەگەر ئەو کات ئەوان داوای بە سزاگەیانی تەقەکەرەکانیان کردایە لەگەڵ ئەوانی کە بڕیارەکان دەرکرده بوو بە دڵنیایەوە سزادران بەڵام کاتێک کە تۆ داوای پۆستەکەی داوای ئیمتیازەکەی داوای پاراکەی لە بەرامبەر دەسەڵات وەکڕێ بەداخەوە یعنی ئەو لایەنانەی کە خۆیان بە نمایندەی شەیدانی حەڤەی شوبات ڕۆژانی دوایی ئەزانی کاتێک کە چوونە دەسەڵات لەگەڵ دەسەڵاتی پارتی وێچێتیە داوای ئیمتیازیان کرد داوای ئەویان نەکرد کە ئەمانەی کە خەڵکیان شەید کردووە شەیدانی حەڤەی شوباتیان شەید کردووە بدرێن بە دادگا سزا بدرێن بەداخەوە یعنی ئێمە ئەو کات پێماوا بوو کە ئەمان ئەبن بە بەرگریکارێکی سەرسەختی شەیدانی حەڤەی شوبات بەڵام وا دەرنەچوو. چی شتێک تۆ بە حەڤەی شوبات و ڕووداوەکانی دواترەوە بەسێت؟ بێگومان منە و کاتی کە حەڤەی شوبات لێرە ڕوویدا لە دەروی وڵات بووم وەکو قەرزەیەک لە سەرشانم بۆ ساڵانی یادکردنەوەکان پێم خۆش ئامادە بم وەکو ئەرچێکی ئینسانی و ئەخلاقی خۆشم بەرامبەر بە هەم بە شەیدەکان و هەم بەم نیشتیمانەمان پێم خۆش بوو ئامادە بم. حەڤەی شوبات بوو بە ڕووداوێکی مێژووی لەوچێ لە زەیدمانە هەر بمێنێتەوە و هەمیشە سووە ساڵانش یاد بکرێتەوە بۆچی بوو بە مێژوویەکی گەورە خۆپشان نازۆ کراوە بۆ حەڤەی شوبات جیاواز بوو؟ پێم وایە لە باسکردنی هەر بابەتێکە پێویستە ئینسان بگەڕێتەوە بۆ کڕۆکی بابەتەکان. حەڤەی شوبات یەک پەیامی زۆر ئاشکرای هەبوو بۆ دەسەڵاتداران کە پێیوتن ئەم نیشتیمانە نیشتیمانی هەمومانە. وڵاتی ئێمە لە ساڵی 1990ەکە ڕزگار کراوە ئەوانی کە هەتا ئەم ڕۆژە سەرکردایەتی ئەم میلەتی ئێماکەن دۆخی بەڕێوەبردنیان وەلاوە ناو و میلەتەکە زۆر بەداخەوە بە شێوازی لە شێوازەکان لێ ئەخوڕن ئەمە خۆی لە بنچینەدا ئەوانی تووشی وەهمێ کردووە کە ئەوان ئەم نیشتیمانی ئێمەیان ڕزگار کردووە و ئێمە بەگرێکی خۆیان نەزانن بۆ مەرجەی کە هەموو ڕووداوەکان ئاشکرایان کردووە ئەو کاتێککە خەڵک ڕاپەڕیوە و شار و شارۆچکە و ناوچەکانی خۆی ڕزگار کردووە ئەمانە هەریەکە لە دیوی سنوورێکا بوون هەریەکە لە وڵات و لە مەملەکەتێکی دیکە بوون. حەڤەی شوبات پەیامێ بوو بۆ دەسەڵاتداران کە پیان بڵێ پێویستە دادپەروەری لەم وڵاتی ئێمەیە ئەنجام بدرێ پێویستە یەکسانی ئەنجام بدرێ پێویستە دادی کۆمەڵایەتی لە وڵاتی ئێمە هەبێ بەداخەوە ئەوان لە ڕێگەی ئەو کەسانەوە کە ناشایستن بەو موچەیی کە وەریشی ئەگرن کارێکیان کرد پەلاماری هاوڵاتیانی خۆیان بن لە سەرخاچی و نیشتیمانێکی قوربانیان بۆدا بوو بەداخەوە. ئەوان خەباتیان و خزمەت و خۆپیشاندانیان بۆ چی کردو گەیشتی بۆ ئەوە کردیان کە ئەم دنیاە چاک بێ و خەڵک دامەزرێ و مەعاش ببێ و ئاشایز لە کوردستان نابێ و فەرق و فروق نەبێ و حەچیەکە وەکو یەک بخورێنان زانی دوو بنەماڵە هەمیە دزنەوەی خۆن و قوتێن بۆ خۆیان ئاواکەن ئەیسۆن ئێمە بۆ ئەوە کردمان کوردایەتیان خەڵک بۆ ئەمە کرد خەڵک بۆ کوردایەتی بۆ ئەم ڕۆژە نەکرد کە پیشانی بە هەموو ڕۆژە خەڵک بێتە سەد جادە بۆ موچە و خەڵک بێتە سەد جادە بۆ تاعینات و خەڵک بێتە سەد جادە بۆ شت کەی ئەوانە شتە کاکزای خۆی گەورە لی خۆش بێ بەەوە سەری نایەوە کە ئەم وڵی بە ئاواتی ئەوە سەری نایەوە کە ئەیگوت ئەوانە کوژەکانمان بگیرێتە بش بنم قەی ناکە بەس بەخوا سەری نایەوە بەداخەوە بەخوا مش سەرە نیەمەوە ئەمە هەر دوسێ ساڵی کە بمامایە هەتا ئەمانەمە ناچاڵەوە وایت لەوەی کە ئەمانە ئیشەڵا ئەقم بەخوایە یەکی هەیە لەسەرەوە یەکی هەیە لەسەرەوە دیفاعمان لێ بکات لە هەموو کەسێ باڵا دەسە یاومەتە دەست خوا دنیا بۆ ئەو هەموو زۆرانەی ئەو هەموو دێهاتانە نەبوو ئەو هەموو وڵاتانە نەبوو بۆ ئەوان لە هەموو وڵاتە پیاوترن ئەوان لە سووریا پیاوترن نە ئیشەڵا ئیشەڵا ئەوانیش ئاوایە لێ بە پشتیوانی خۆی گەورە جیاوازیەکەیەوە بوو کە یەکەم جار بوو خۆپیشاندانەکان هەموو دەڕۆن ڕەنە جیاوازەکانی کۆ کردەوە یەکەم جار بوو
ئیسلامیەکان و ئەلمانیەکان و هەرچی ناڕازیە لە سیستەمی حکومڕانی کوردستان بەیەکەوە دڵیان یەک خێسەوە بەیەکەوە ناڕزایەتیشی گەورەیان دروست کرد ئەگەیا دەبێ و کاتە هاوکاتیش بوو کە ئۆپسیۆنێکی بەهێزمان لەناو پەرلەمانە هەبوو کە ئیتلافێک هەبوو لە بینی گۆڕان و یەکگرت و کۆمەڵاوە 5 پاکێژیان بۆ چاکسازی پێشکەش کرده بوو ئەو ڕووداوە ڕووداوی یەکگرتنی هەموو هێزە ناڕازیانە بوو ئەوە وای لێ کرد ڕووداوەکە گەورەتر بێ لە خۆپیشاندانەکان پێش خۆپیشاندانی حەڤەی شوبات هەرگیز خۆپیشاندانی وا گەورە و جەماوەری و کە زیاد لە هێزیشی تیابێ لە ئارادا نەبوو خەڵکی ناڕازی کۆ کردەوە تەنانەت هەنێ لە ناو دڵنی یەکێتی و ئەگە زیادە ڕێونەی بڵێم هەنێ دڵنی پارتیشی کۆ کردەوە کە هاوسۆز بوون لە ژێرەوە لەگەڵ داواکاریەکانی ئیستیقلالی ئەو ناڕزایەتیانە بکرێ یان نەخێر خەڵکە لە پاشە کشەمان کرد ئێمە پاشەکشەمان نەکرد بەڵام دەسەڵات گوێی نەگرتە ئەوەی کە ئێستا ڕووەدا دەرەنجامیە ئەو ناڕەزایەتیەکە و کاتە ینی ئەوە تە بە قسەیان کردایمانەیە ئێستا ڕووی نایە پێم وایە حەڤەی شوبات دووربینیەکی گەورەی هەبوو زۆر خەڵگە و پرسیارەکە ئەڵەنە و کاتە مەعاش باش بووین بوو خەڵک بۆچی چوە سەرجادە چونکە خەڵگەی زانی ئەم سیستەمە حکومڕانی ئاخیرەکەی بەم قەیرانانە ئاگا ئەو کاتە زەنجی مەترسیەک بوو بۆی نەگەینە ئەم دۆخە خراپە بەداخەوە کاتی جوان نەگرت و ئێستاش بەردەوام مەم لەی جۆ نەگرتن لەگەڵی شانە ڕزایی بوون بەردەوام ئەو ناڕزایەتی ینی بێهیوایی دروست نەکرد کە نەگەیشتە ئەنجام نابێگومان بێهیوایی دروست نەکرد دەزانی ئەوەی کە بێهیوایی دروست کرد تۆزی ڕەفتارەکانی ئۆپۆزیسیۆن بوو لە دواییە بە تایبەتیەوەی کە بەسەر گۆڕانە هات تو چونیان بۆ ناو حکوومەت و وازێنانیان لە کۆمەڵەین و تێکشکانی و هاوپەیمانێتیەکە لە بینی گۆڕان و کۆمەڵ و یەگرت و با بڵێن هێزی ئەلمانی و هێزی دینیا هەبوو پێم وایەوانە ناومێدیی گەورەی دروست کرد لە لای خەڵکا بەڵام خۆ ناڕزایەوە خۆی ماوە ئەوە تا تۆ بینی لە هەموو خۆپیشاندانێکا بە تایبەتی ئێسا کە مامۆسایان لە هەموو گروپەکانی تر چالاکترن بەردەوام لەسەر جادن و شەقامن و هەرجارە و بە شێوازێک لە شێوازەکانی ناڕزایی دڵنی خۆیان نەگەێنن و جەماوەرجی زۆرجی لە پشتیانە. بابەتەکە بەوە وەکو ڕخنا کە ڕوبەڕووی لایەنە و پەسیۆنەکانە بێتەوە لە نەیانتوانانی استقلالێکی باشی خۆپیشاندانەکان بکەن و بەشێک لەو حیزبانەش ئەتوانین بڵێن دەستکەوتەکان بەکارهێنا بۆ وەرگرتنی مەنسەب و ئەوە تا چەند خەڵک بێهیوا بوو لەش ئەم خەباتەمە دەریە بەناوی خۆی بەخشندەی میرەبان ئەلبەتە دەسەڵات لە هەرێمی کوردستانیدا زۆر ئیش لەسەرەوەکە لەوەی کە هاوڵاتیانی یاسایی و هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش بێهیوا بن لە خەباتی مەدەنی ئەوە یەکێکە لە ئەو بەرنامە و پلانانەی کە دەسەڵاتی کوردی بەرنامەی بۆدانێ بەڵام نەبێ هێزە ئۆپۆزیسیۆنەکان نە هاوڵاتیانی ئاسایی بێئومە نەبن لە خەباتی مەدەنی وواز نێنن و ئەم خەباتە درێژە پێ بدەن تاوەکو بتوانن بیگەێنە بەرەنجامێکی وا کە لە ئاز داخوازیەکانی هاوڵاتیان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستانیشدا بێ و ئەسڵ بۆ هێزی ئۆپۆزیسیۆنیش ئەوەیە لەوەی کەوا چاودێرێکی وردی حیزبە حکومڕانەکان بێت و لەگەڵ سەررجەم خەمەکانی هاوڵاتیان دابێت لە هەر شوێنە خەمێکی نیشتیمان هەبێت هێزی ئۆپۆزیسیۆنە بلەوێ بێت ڕابردووداڕخنە لە کۆمەڵ و یەکگرت و بزنەوەی گۆڕانی ژاران و ئەوە گیراوە ببورن لەوەی کە لە ماوەی ڕابردوودا مەسەلەن بەشداری ئەو بزاوتە ناڕازایەتیان نەکردووە لە شەقامە هەبووە بەڵام لە حەڤەی شوباتە دەورێکی کاریگەریانە بوو ینی پشگیریان کرد پشتیوانیان دەربڕی بۆچی لە هەردوو بارەکە خەڵک ڕخناگرێ هەم بەشداریەکەن وەکو حەزب و پشگیریەکەن ئەڵێن بابەتەکە بۆ بەسیاسیە هەم بەشداری ناکەن وەکو ئەمەی چوون بەرەو هەولێرەکە دووبارە هەم ڕخنە بارانەکرێنەوە ئەو بابەتە بۆچی ئایا دەستێکی لە پشتە یاخون خەڵکە چۆن بێت و ڕێ لە حەزبەکان وەڵا بەڕای من بە شێوازێکی گشتی ئەوەش ئیشی لەسەرەکرێت لەلایەن دەسەڵاتەوە لەوەی کە وێنەی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بە جۆرێک لە جۆرەکان لە ناو هاوڵاتیان و هاونیشتیمانیاندا بشێوێنرێت ئەگینا ئەو خەڵکە ئاساییەی کەوا لە ناو کۆمەلگەدا هەیە و مافخراوە و زوڵ مستەمی لەکراوە تاکە ئومێدی هەبێ هەرێ هێزە ئۆپۆزیسیۆنەکانە بەڕاستی بۆیە ئەوەش ئەبێ بە حاڵەتێکی ئاسایی نۆرمەڵ وەربگرین کە حیزب حکومڕانەکان بە دڵنیاییەوە ئیش لەسەر ئەم کەیسانە ئەکەن بۆی وێنەی جوانی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بەو شێوەیە کە پێویستە
کە لە ناو کۆمەلگەدا کە حزوریان هەیە بیشێوێنن نابێ ئەم قسانە هێزە و پۆسیۆنەکانمان دوو بکات ئێمە بۆ ئێمە ئەسڵ ئەوەیە بەردەوام بین لەگەڵ خەمەکانی خەڵک لەگەڵ ئازارەکانی خەڵک وەیتر گوێنە دێنە لەوەی کەوا خەڵک چۆن وێنای ئێمە ئاگرێت گرنگ ئەوەیە ئێمە بەرنامەمان ڕوون بێت ئەجیندامان ڕوون بێت خەمەکانمان خەمی خەڵک و هەوڵاتیان تا پرسیارم دەڵێن بەرەی معارەزە لاوازە بەراورد بە 2011 لەبەرەوەی ئێستا لە ناو خۆیان زۆر یەک نین و بەشێکیان چوونەتە دەسەڵات چی بکە بەرەی معارەزە بۆی بەهێز بێتەوە بەرەی ئۆپۆزیسیۆن ڕاستە ئەبێ زیاتر لە یەکتری نزیک بێتەوانێ ئەبێ زیاتر لە ڕووی پلان و پرۆژە و هەماهەنگی زیاتریان هەبێت ئەبێ ئەو کوت لە پەرلەمانیانەی لە بەغدا و لە هەرێمی کوردستان کە هەیە زیاتر لێک تێگەیشتنیان هەبێت و ئەبێ پرۆژەی هاوبەشیان هەبێت و ئەبێ پەیامی هاوبەشیان هەبێ بۆ ناو خەڵک ئەو حاڵەتانە هەیە کە ئەوە بە دڵنیایی ئەوانە خەڵک لە ئاستی چاوەڕوانەکانی خۆیدا نایبینێت و چاوەڕوانی زیاتر لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان دەکات کە ئەسڵیش ئەوەی هێزە ئۆپۆزیسیۆنەکان لەوە باشتر بکەن کە ئێستایکەن. ئەوە نیشانەی ئەوەیە کە خەڵکی کەسە دڵسۆز و کەسە خەمخۆرەکانی نیشتیمان لە یاد ناکەن. بەناوی خوای بەخشندۆ میرەبان سپاس بۆ کەناڵەکەتان سپاسی هەموم جەمان ڕادیۆ خۆشەویستاکەین کە ئەمڕۆ هاتوونە سەر گۆڕی شەیدانی حەفەی شوبات و ڕۆژانی دوایی کە ئەمڕۆ یەکەم شەیدمان شەید ڕێژوان بوو نیو سەعاتێ لەمە پێش لەسەر گۆڕی بووین و ئێستا لەسەر گۆڕیش کەسێکی زۆر ئازیز و بەڕێز خۆشەویستمان کاک ئیسماعیل مەڕاستی ئێمەی کەسوکاری شەیدان لە ساتەوەختی ڕووداوەکانی حەفەی شوباتە کە ڕۆڵەکانمان شەهید بوو هەستمان کرد بۆی کەوا شەهید بوو لە ڕۆڵەکانمان یانی شتێک نییە کە هەروە بەهادەر بوو بە یاخۆ شتێکی سانا و ئاسان بوو بێ بەڵکو ئەو شەهید بوونانەی ڕۆڵەکانمان بوو بە مێژوویەک و بوو بە مێژوویەک لە ناو ئەم میلەتەیە لەبەر ئەوەی کەوا لەسەر ڕێبازی شاکسازی و دادپەروەری کۆمەڵایەتی وە لەسەر داواکردنی مافێکی ڕۆی خوا ناتوونە سەر شەقام و بەڵام دەسەڵات بە هەموو توانایەکوانێ بەرەنگاری خۆپشاندانەکان بوانەوە و لە ئەنجامدا ئەم ڕۆڵانی ئێمە شەهید کران و من دەستخۆشی سوپاس و پێزانینی خۆم بۆ هەموو ئەم ژەمار و ئازیزە خۆشەویستانە دەرەبڕم کە ئەمڕۆ ئامادە بوون لەسەر لە ساڵیادی حەفەی شوبات و ڕۆژانی دوایەوە دەستخۆشی لەسەر جەم کەناڵەکانیش ئەەکەم کە ئەمڕۆ وجود و ئامادەبوونیان زۆر و پێم وابێ زۆرترین کەناڵ و زۆرترین خەڵک و جەماوەر ئەمڕۆ ئامادە بوون لە یادکردنەوەی ئەم هینایە. پێت وایە ئێستا جەناب بەدوەکو باوکی شەید شێرزاد تا چەند بە هیواوەی کە ئەم دەسەڵاتە بکوژانی کوڕەکە و ڕۆڵەکە و بەدادگا بگێری. وەڵڵی حەوبرا گیان برای بەڕێزم با یەک شڵە پوشێک لێ ئومێدمان بەم دەسەڵاتە نین ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی زاڵمە ستەمکارە داپڵۆشتنەرە ئەوەی کەوا بەرەنگاری بێتەوەنی ئەوەی کەوای پێی خواردان بە دووری ئەوان نەبێ ئەوان ئایفۆتێن و لە ناوی ئەبن و ئەیکوژن و ئەیگرن و حەچی نەهامەتی بەسەریانن لەبەرەوە ئەمە دەسەڵاتە چاوەڕوانی ئەوی لێ ناکرێت بەڕاستی ئێمە 14 ساڵ هاوارەکەین و داواکەینکەوە ئەو مافەی ئێمەکەوا هینەکە داوامان کردو پێشنیارەکەمان داواکردنیوەیەکەوە بکوژانی حەبەی شوبات و تەقەکەران بژیرێ و دادگایی بکرێت کە بە 4 ساڵ دەکرد بەخوا 14 ساڵی تریش تێپەڕێ ئەمانە هەر لەسەر ئەمێنی خۆیانەوە هیچ باشیان نییە میلەت کاکە ئەوانە خەمی میلەتیان نییە ئەمانە خۆیان گوچیان پڕ ئەمانە هەموو خۆیان خەریشینەوە دژین و بزنسی و تیجارەت و بازرگانی خۆیانەکەن و ئاشی خۆیان و دارودەستە و ئەنسار ولاینگرەکانی خۆیانە هەمووی کۆک بەستە ناوەی کەواچینە تەبەقەشی ناژارەکەی کەماوە توانێ و ئەوانی کەوا خە لێکراوە و مەغدوریشن زۆر ئەمە ئێمە کەسوکاری شەیدان و کۆمەڵێکی تریش لەوانی کەوا لە پێناوی چاکسازی و لە پێناوی هینا شەیدکران هەر بەدەستی ئەم دوحی بەدەسەڵاتدارە ئومێدی ئەوەی لێ ناکرێت کە هیچ هینێکی خۆڵ مەگەر ئەمانە کۆتاییان بێت و حکمی و یاسایەکی عەدالەت و دادپەروەری بێتە کوردستان و ئەنجا پێخۆش بێت. نەمرۆکو یەکێک لەو فەرمانبەرانەی کە بەردەوام دەگەکی ناڕازی بووی لە شەقام تا چەند گرنگە ئێمە ئەو ئامانجێکە لە حەفەی شوبات و ڕۆژانی دواترە هەوڵی بۆ درا و شەیدماندا ئێمە بەردەوام بین و درێژە پێدەریم. بەناوی خۆی بەخشندەی میرەبان دەستان خۆش بێ لە ڕاستیە وەک دەڵێن ماف نادرێ ئەسەندێ ئەگەر میلەتی ئێمەش بیەوێ بە ئامانجەکانی بگا بە ئاواتەکانی بگا بە خواستەکانی بگا ئەبێ بەردەوام بێ ئەبێ کۆڵ نەدا ئەبێ نەترسێ ئەبێ
وەکو چۆن ئەڵێن دارکونکەرە ئەبێ وەکو دارکونکەرە لەسەری ئەم دەسەڵاتە بە چکم بەداخەوە ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی بێباکە دەسەڵاتێکی ستەمکارە دەسەڵاتێکی ملهوڕە دەسەڵاتێکە کە حەکی دەربەز نییە تەنها برژەوەندی خۆی نەبێ هیچی بەلاوە گرنگ نییە تەنها ینی مانەوەی بنەماڵەکانیان نەبێ لە سەرترۆپکی دەسەڵاتە بۆیە پێویستە لەسەر خەڵک پێویستە لەسەر میلەت بە دوای داواکانی خۆیەوە بێ بە دوای ئامانجەکانی خۆی بێ بە دوای داواکاریەکانی خۆیەوە بێ ئەگەر نا ینی بەڕاستی ئەوەی تا ئێستا بەدەست هاتووە ئەوەش لەدەسەچێ ئەوەی تا ئێستا ئەگەر شتێک ئارامی مابێ بەداخەوە ئەڵێم لەژێر سایم دەسەڵاتەیە ئەوەش نامێنێ و ئەو سنوورەی یا ئەو هەرێمەی کە دوای قوربانی دانی سەدان هەزار قوربانی و خەبات و خوێن و شۆڕش بە ئەنجام گەیشت و بەدیهات لە شێرسایی ئەم دەسەڵاتەیە ئەویش نامێنێ بۆیە لەسەر میلەتە کە کۆڵ نەدا کە بەردەوام لە هەوڵا بێ و بەردەوام بەسەر سەری ئەم دەسەڵاتەوە داوای مافی ڕەوای خۆی بکە کە ئەوانە بەڕاستی میلەتی داوایەکی وای نەکردووە ینی تەنانەت تا ئێستا نەگەیشتەوەی کە بەم دەسەڵاتە بڵێ بڕۆ بڵێ ئرحەل ئێستش داوای مافەکانێکە بەڵام بەڕاستی لەم کۆناغە بەدواوە ئەقی وایە میلەت شێوازی خەباتەکەی بگۆڕێ شێوازی داواکاریەکانی بگۆڕێ ئەم دەسەڵاتە بخێتە نێوان دوو ڕیانێکەوە یا ئەوە تا خواستەکانی ئەو میلەتە بەدیبێنن یا بڕۆن لە کۆڵمان بنەوە ملتان بشکێنن ئەوەی برتوتانە بڕۆن ئەوەی کەماوە با لە دەست نەچێ بەڵام ئەم دەسەڵاتە ئەگەر هەروە بەردەوام بێ بەداخەوە ئەڵێم ئەوەشی کە تا ئێستا بەدەساتەوە ئەوەش لەدەسەچێ کە ئەوە خواست و هیوای هیچ کەسێک نییە و وەزەرمەندی یەکەم خۆیانن ئەنجا حیزبەکانیان ئەنجا ماڵ و مناڵن ئەنجا میلەتەکەمان بەداخەوە. کەیسی قوربانیەکان و شەهیدەکان گەیشت بە چی هەیانە داخرابێ هەیانە گەیشت بێ بە ئەنجام هەیە بە سوڵحی ئەشاری شارەسەر کرابێ و کۆتای بێنرابێ پاش تێپەڕبوونی 14 ساڵ بەسەر ئەو کەیسانەدا بەداخەوە هیچ کام لە تەقەکەرەکان هیچ کام لە پەساوانی بارەگا حیزبەکان هیچ کام لە تۆمەتبارەکان هیچ کام لەوانەیە کە فەرمانی دەستگیرکردنیان هەبوو لەلایەن دادگاکانەوە بەو تۆمەتە نەهات دەستگیر نەکران و فەرمانی گرتنەکان جێبەجێ نەکران بەڵکو بە پێچەوانەوە هەمووی کەیسەکانیان داخرا بە ڕێکەوتنی ژێربەژێر لەلایەن هەردوو دەسەڵاتەوە دەسەڵاتی هەردوو زۆنەکەەوە و هەندێک لە کەیسەکان گوازرانەوە بەڕێکەوتن لە شوێنی تاوانەکە نەهێڕان و لە شوێنی ئەو دادگانە نەهێڵران کە تایبەت بن بە لێکۆڵینەوە بۆیە ئەتوانین بڵێن ئەتوانین ئەو کەیسانە چۆنەڵی ڕۆشناییان بە خۆیان نەبینی هۆی کەس سزادانرا بە پێچەوانەوە بەشێک لەو کەسانەی کە خۆپیشاندەر بوون کە مافی خۆپیشاندانیان هەبوو کە داوای مافی قوت و ژیانیانە کرد کە داوای نێژنی گەندەڵیانە کرد بەشێک لەوانە کە بە بریندار کران بە تەقەی بارەگا حیزبەکان و هێزە ئەمنیەکان لە دواترا بەشێک لەو بریندارانە دەستگیر کران و ڕاپێکی بەردەم دادگا و کونجی زیندانەکران بۆیە تا ئێستا و کەیسانە بە ڕۆشنی نەمانەوە بەڵام ئومێ دەکەم لە هەموو حاڵەتێکی گۆڕانکاریدا ئەو کەیسانە بە زیندوی ئەمێننەوە وەک چۆن لە ویژدانی خەڵکا بە زیندویمانەوە ڕۆژێک دەبێ ئەوانەی کە تۆمەتبارن بەو کەیسانە بەو شەهیدانە بە بریندارکردن ئەوانە بە سزای یاسایی خۆیان بگەن تا کەیسەکان ئەو بەڵگانێک کە هەبوو لەسەری لابرابوون ئەتوانین بڵێن لە بەهۆی ئەوەی کە نەدەهێڵرا کە ئەو تۆمەتبارانە بێنە بە بڕیاری سیاسی بە بڕیاری حزم تۆمەتبارەکان بێنە بەردەم دادگا و شایەتەکان ئەوانەی کە شاید بوون لە ڕووداوەکانە وەکو پێویست شایەتی بدەن و بەڵگەکان ئەشاررانەوە و بەڵگەکان وەکو چۆنەڵی بەڵگەکان ئەسڕانەوە بۆیە ناچار لە ڕووی یاساییەوە کاتێک کە دۆسەیەکیش بەڵگەیتیانە بێ ئەو دۆسیانە دادەخرێت بۆیە ئەو بەڵگانە دۆسیانیان وا لێ کرد کە بەداخستنیاندان هێشتیان نەوانێ بە پێچەوان لەبەر ئەوەی بۆ خۆتان ئەزانن کاتێ هەر گۆڕان کاتێک کە ڕاپەڕینێک خۆپیشاندانێک دەکرێت ئەگەر بێت و ئەو خۆپیشاندان و ڕاپەڕێنانە سەری نەگر ئەوە دواتر ئەبێتە خۆرەیەک گۆسەری بەشداربووەکانتیایە و ئەم ڕووداوی شەهیدانی حەفەی شوباتیش بەو شێوەیەشکایەوە بەسەر خۆپیشاندەران و بەسەر شەهید و کەسوکاری شەهیدەکاندا ژەکان پشگیری لەم شۆڕشە یاخود لەم خۆپیشاندان و لەم
جوڵەیە بکەن کە هەمیشە شەقام و خەڵک بۆ چەسپاندنی عەدالەت و دادگەری دەیگرێتە بەر و زۆر کات قوربانیشی لێ دەکەوێتەوە چۆن گرنگە ئێمە هەموو چین ڕێژەکان بۆ وەفابین بۆ ئەو کەسانی کە خوێنی خۆیان بۆ خەباتە ڕێژ. بەڵێ سەرەتا سەری ڕێزنوازش بۆ شەهیدانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی سەرخۆشی لە کەسوکار و بنەماڵەیان بڕاستی بەداخەوەم کە هەمیشە و هەردەم ئەبینم خەڵکێکی باش ئامادە نابن لەم پشگیریکردن لەم شۆڕشانەوە پشگیریکردن لەم شەهیدانێکی ئێمە داومانە لە ڕێگەی مافی ڕەوای حەقی ئەم میلەتەیە و بەداخەوم بۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان کە هیچ بەرەو پێشچوونێکی بەخۆوە نەبینیوە لەو دەمەوە ئێمە داواکارەکانمان چییە هەتاک و ئێستا و چەند ڕۆژێک پێش ئێستش خۆپیشاندانی مامۆسایان و فەرمانبەران بەڕاستی ئێمە هەرمان داواکاریمانە بووە کە ئەمە جێگەی داخە و دەسەڵات هەمیشە و هەردەم هەوڵی کپکردنی دەنگی حەق و مافی ڕەوای میلەتی خۆی داوە بەڕاستی ئەمە جێگەی داخە کە هەمیشە و هەردەم ئەم کاریان کردو و نەیانێشتووە بگەین بە داوا و بە مافی ڕەوای خۆمان بەڕاستی هەرچەندە ئەوانەی کە خوێنیان ڕژان و خوێنیان ڕژێنرا بەداخەوە بکوژەکانی نەدران بە دادگاوە کەیسەکانیش داخران ئەمە چه مەسەجێکی تایە بۆ خەڵک لەوەی کە تێبگەن ئەم دەسەڵاتە باکی بە هیچ شتێک نییە. من سەرنج بۆ لای شتێکی تر ڕاکێشم نەک هەر ئەو بکوژی شەهیدانی حەڤەی شوبات یا بکوژی قەڵەمە ئازاکان لە وڵاتە هێشتا هەر کەیسەکەیان داخرا و نەدران بە دادگا و سەرکوتکران بەڵکو ئەو دەنگە ئازایانەشی کەماون کە شەهید نەبوون و هەمیشە هەردەم ئەیانەوێ باسی خەباتی مەدەنی و مافی ڕەوای حەق و میلەت بکەن هەمیشە ئەوانی سەرکوتەکرێن یعنی من سەرنج بۆ لای بەسەراتێکی زۆر کورد ڕاکێشم دکتۆر عەلی شەریعەتی ڕۆژێک ئەڵێ بە جیرانەکەمانم وت ئەرێ بێ زەحمەت کەڵەشێرەکەتان دەنگی نایە فەرمی وەڵا سەرمان بڕی فەرمی بۆ فەرمی لەبەر ئەوەی دراوسەکان گلیان هەبوو کە بە خەبەرمانێنێتەوە یعنی بەداخەوە ئەڵێ لەو ڕۆژەوە تێگەشتم کە کەڵەشێرەکان سەرە بڕێن و لە ناوە برێن و ئەو کەسانی کە بازەکرێن و ئەبرێنە پێشەوە هەر مریشکەکانن باسی کەڵەشێرەکان ناکرێ بەڕاستی بەداخم کل نەک ئەوانی کە شەهیدمان ناوە هەر ئێستش ئەو دەنگە ئازایانە ئەو کەڵەشێرانی کە لەسەر ئەم دەسەڵاتە سیاسی شکست خواردووە ئێکسپایرا خوێنن ئەوانیش بە هەمان شێوە هەر سەرکوتیانەکەن هەرێریشانە خەنەسە پاڵ هەم تۆمەتیان بۆ دروستەکەن کە ئەمە جێی داخە وەکو پێشتری شوتم ئێمە هیچ هەنگاوێکی باشمانە ناوە و دەسەڵاتی سیاسی لەم هەرێم و لەم زۆنە و لە زۆنەکانی تریش نەیتوانی و هیچ بەڵکو کاگ وشار من سەرنج بۆ شتێکی تر ڕاکە بەڵکو بەرەو خراپتر ڕۆشتوین سەری کەرتی پەروەردەکە کەرتی تەندروستی کە هەمووی بەرەو خراپتر ڕۆ سەری موچەی فەرمانبەران کە ئەو کاتە من لێرە یەک دوو هاوڕێم دوان ئاواتیان نەخواست بۆ گەڕانەوە بۆ 2011 کە یان زۆر شت باشتر بۆ لێسە بەڵکو ئێمە نەمانتوانیەوە بەرەو پێشوین بەعکسەوە بەرەو دواشەوە هاتوین لە سایەی دوو حیزبی دەسەڵاتداری ئەم هەرێمە. لە کۆتاییدا تەواوی هاوڕێیان و دۆستان و کەسوکار و دایک و باوکی ئەو شەهیدانە باسییان لەوە کرد لە ماوەی ڕابردوودا ئەوان نەک هیچ هەوڵێک لەلایەن دادگاوە بۆ بەدادگاییکردن و سزادانی تاوانباران و بکوژانی ڕۆڵەکانیان نراوە بەڵکو لە ماوەی ڕابردوودا کەیسەکانیشان داخراوە و هیچ کام لە خواست و داواکاریەکانیشیان جێبەجێ نەکراوە بەڵام ئەوان دەڵێن ئەم دەرئەنجامە نامانگەێنێتەوە قەنەعەتەی کە خەباتی مەدەنی هیچ سوودێکی نابێت و چیتر نێنەوە سەر شەقام بەڵکو هەر کاتێک کەم و کوڕی و ناڕزاییان هەبێ لەسەر شەقام دەبن و نایەڵن وەکو ئەوەی ئەوان دەیانەوێ بۆیان بچێتە سەر تا بەرنامە بۆ یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاتەزانێ